کۆمپانیەکەی پارێزگاوی دادەسەر بەخۆکان و هەروەها سەرپەرشتیاری یەکەم و پەروەردەکاران و بەڕێوەبەری گشتی و ئەنجومەنی وەزارەتی پەروەردەش و چەندین بەڕێوەبەری قوتابخانە. یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە پرۆسەی پەروەردە واتە ئاستیشی باشتر بە شێوەیەکی گشتی زانستخوازی بەردەوام جۆرێکی دیکەیە لە پرۆسەی فێربوون بەڵام بە شێوەیەکی ناکلاسیش بە شێوەیە کە ئەو دەرفەتانەی لە خوێندنی کلاسیشیدا هەن فرەجۆرێکێن فرە چەش نەکرێن کە شێوازی دیکە و جۆرێک لە ئازادی و جۆرێک لە تەنەوع لە پرۆسەی فێربوونە دروست بێت. بە جۆرەی هەموو توێژینەوانی کە لەبەردەستن گرنگترین پارەی سەرەکی بۆ پێشکەوتنی هەر سیستەمیشی پەروەردەیی خاڵی یەکەم لە توانای مامۆستاکانی دەست پێ. واتە هیچ سیستەمێکی پەروەردەیی نییە بەرزتر بێت لە توانا و لە باڵای مامۆستا. هەرچەند پرۆگرامەکانی خوێندن، هەرچەند استراتیژیەت و کارەکان گرنگیش بن، باش بن، هەرچەند بینای قوتابخانەکان باش بن، بەڵام داینەمۆ و هەروەها دەستپێشخەر بۆ وەچەرخانی باشبوونی پرۆسەی پەروەردە و فێربوون بۆ بەدیهێنانی کواڵیتی بۆ زیادکردنی تاجی پەروەردەیی مامۆستا بەدیهێنێت. بۆیە دیدی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەیەوە ڕۆشن بووە کە ئەگەر ئێمە هەر کارێک بکەین بەڵام خاڵی یەکەممان پێویستمان بۆ هەیە کە بە ژوێرەی هەموو توێژینەوانەشی کراوە بە تایبەت لە ساڵی 2010 دوو کۆمپانیای بەناوبانگی ڕواوی پەروەردە و فێرکردن لەسەر زیاتر لە 1 ملیۆن مامۆستا و 10 ملیۆن قوتابی لەسەر تاسەری جیهان توێژینەوەیان ئەنجامداوە بۆ پێشخستنی سیستەمی پەروەردە. 4 خاڵی سەرەکییان دیاریکردن، بەڵام خاڵی یەکەمیان تەئکید لە توانا و لە کارامەی مامۆستاکانی واتە لە توێژینەوە جیهانیەکانیشە یەکەم خاڵ یەکەم ستاندارددانراوە توانای مامۆستا سیستەمی پەروەردە باتە پێش، توانای مامۆستا سیستەمی پەروەردە وەرەچەکرێن و ئەتوانێت بۆ ڕامکاری جۆری لە سیستەمی پەروەردە بکرێت. پرۆسەی زانستخوازی بەردەوام پرۆسەیەکە کە سەرچاوەکانی فێربوون فرەجۆرتر لەبەردەستە بن، فەراهەمترێکە بن و مامۆستایان دەتوانن سوود لە چەندین سەرچاوەی دیکە ببینن. لەو تێڕوانینەی کە مامۆستا ئەتوانێت گۆڕانکاریە جۆریە لە سیستەمی پەروەردە ئەنجام بدەن. ڕاستە بوونی وەزارەت و هەروەها استراتیژیەت و بوونی بینای باش و بوونی پرۆگرامی ئاسپەرس ئەمانە هەموویان یاریدەرن، بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقع ئەم وەچەرخانە گەورەیە دروستەکات خودی مامۆستاکان خۆیان. بۆیە پرۆسەی زانستخوازی بەردەوام بۆ ئامانجە هاتە لەدایکبوون کە بتوانێت هەوڵێکی دیکە بێت، دەستبار و سەربارێک بێ بۆ توانا و کارامەی مامۆستاکانمان کە پەرە بە تواناکانی خۆیان بدەن. پەرەدان بە تواناکان لە بوارە جۆراوجۆرەکان ئەو خاڵانەی کە لە ناو فۆرمی زانستخوازی بەردەوامدا هەن ڕەنگە لە سەرەتادا هەندێک خاڵی ئاسایی بێت و چەندین شێوازی دیکەش هەیە، بەڵام بۆ دۆخی ئێستا و هەروەها بۆ ئەوەی کە سەرەتایەکی باش دەست پێ بکرێن لە چەندین خاڵا کورت کراونەکەن. کاتێک مامۆستایەک هانەبرێ بۆ ئەوەی کە وتارێک بنووسێ لە بواری پەروەردە، پێویستی بە خوێندنەوە بێ، پێویستی بە هەڵوەسەکردن بێ، پێویستی بەوا بێ لەسەر هەر وشەیەکی دیکەی خۆی پێنووسێت حسابی لەسەر بکات، چونکەوا دەبێتە مێژووی نووسینی ئەو مامۆستا. کاتێک مامۆستایەک توێژینەوەیەکی زانستیەکە ئەمە هەوڵێکی زۆر گرنگە. کاتێک مامۆستایەک سیمینارێک بکات لە ناو قوتابخانەیەکە ئەمە کارێکی زۆر گرنگە. کاتێک مامۆستا ئەو ئەدەواتە تەکنۆلۆژیانەی کە پەیوەندی نێوان قوتابیان و خێزان هەروەها ڕایادەیەکی گرنگی نێوان قوتابخانە و خێزان دروستەکات، ئەمە بەدەستهێنانی و ئیکتیسابکردنی ماریفەیەکی دیکەی گرنگی تەکنۆلۆژیە. بۆیە من نامدەم بە تەفاسیل باسی هەموویان بکەم، بەڵام نمونەیەک وەرەگرین ئەویش ئەوەیە کە ئەگەر مامۆستایەکی شیمیا یا مامۆستایەکی کوردی لە قوتابخانەیەکە بێوێت سیمینار بۆ مامۆستاکانی ئەنجام بدەن، مامۆستاکانی دیکاریەکان لە پسپۆڕیشی دیکەبن، بە تایبەت لەو بوارەی کە ئەو سیمینارەکەی لێ ئەنجامەدا بۆ ماوەی نیو سەعات یا بۆ ماوەی 40 دەقا هەموو مامۆستایانی کە دانیشتبوون سوود بوون و دەتوانن بیرۆکەیەکی نوێ لانی کەم ئەگەر نەتوانن بە دەرسەکانی خۆشیانەوە بیبەستنەوە
بەڵام لانی کەم اکتیسابی معریفەیەشی تازەیە بۆ خۆیان، اکتیسابی معلومەیەشی تازەیە بۆ خۆیان. گرنگە تۆ مامۆستایەکی کوردی بی، بەڵام ئەگەر باس بە دۆخی گەشت و هەوا و گۆڕانکاریانە کرێکە لە جیهان ئەمڕۆ ڕوو ئەدەن شارەزایەکت لێ دەبێت. کاتێک مامۆستایەک سیمینارێک لەسەر ئەم بابەتەکە بۆ مامۆستایانی کە دانیشتون لە هەموو پسپۆرێک جیاوازەکان گرنگی تایبەتی خۆی هەبێت. بۆیە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی فێربوونی بەردەوامە بە شێوازی ناکلاسیش. کاتێک ئەم کارەمەیانە، کاتێک ئەم توانایانە بۆ مامۆستا ئاستەکەی باشترە کرێت، زیاترە کرێت، بە دڵنیایی کاریگەریەکەی لەسەر پرۆسەی پەروەردە لەسەر پرۆسەی فێربوون زیاتر کرێت. کاتێک مامۆستایەک زیات لە بابەتەکەی خۆی دەزانێت. کتێبێکمان داناوە ئەمساڵ زانستی پۆلی 6 بە زانستی پۆلی 4 و پۆلی 5 گۆڕان بۆ جارێکە زانستەکان بە هەموو گۆڕانکارێتەوە. لە بەشێکی کتێبەکە نووسراوە ئەم بابەتە بەسەرەوە دیکارەیەوە، ئەم بابەتە بەسەرەوە بە هونەرەوە، ئەم بابەتە بەسەرەوە بەسەر بە بابەتی کوردیەوە. واتە مامۆستا چۆن نەتوانێت و بابەتێک کە هەیە لە زانست بی بەسێ بە هونەرەوە بی بەسێ بە بەشێکی کاریەوە ڕەبتی کارە لەو بابەتەکانی دیکە. ئەمە بۆ مامۆستا گرنگە، بەڵام بۆ مامۆستاش گرنگە کە لەسەر بابەتەکانی دیکە شارەزاییەشی هەیە لەناو قوتابخانەکەی، هاریکار و یاریدەرێکی باشتری مامۆستایە. بۆیە عەزیزان، ئەم پرۆسەیە هیوادارم هیچ کەسێک وەکو ئەرکێکی ئیزافی تێی نەگەن. هەرچەندە ئێمە داوامان کردووە قوتابخانانە خۆیان کرێبکەون بۆ ئەوەی کە بتوانن 2 ساڵە لە چەندین قوتابخانە جێبەجێ بێت. ئەمڕۆ مەراسیمە بۆ قوتابخانەکانی هەولێر و هەروە بۆ مامۆستا عەزیزانە هەموویان ڕێز و سوپاسمان پێداوە کە بەشداریان کردووە لە هەرگۆی مامۆستا لە زانستخوازی بەردەوام و ڕێزێنانێکی گاریش دەبێتە ئەو قوتابخانانە و لە هەمان کاتدا ئەم پرۆسەیە ساڵانە بەردەوامە بێ و ئەم مەراسیمەش ساڵانە بۆ ئەو قوتابخانانە بەردەوام بێت. و دەبنە بنەماکانی ئەوەی کە لە ئایندە وەزارەتی پەروەردە کۆمەڵێک پێوەری بێت بۆ پێدانی ڕێز و سوپاس بە هەر مامۆستایە. ئەویش بابەتی دنیایی جۆریە، بابەتی زانستخوازی بەردەوامە، بابەتی بەکارهێنانی ئەو پلاتفۆرمانەیە کە لە بواری دیجیتاڵی، لە بواری پەروەردە و فێربوون و هەروە لە بواری کارژێڕش خزمەتێکی زیاترەکەن. ئەم خاڵانە بۆ ئێمە گرنگن، گەشەپێدان بە توانستی مامۆستاکانمان بۆ ئێمە زۆر گرنگە. کاتێک مامۆستایەک خۆی یان لەگەڵ هاوڕێیەکی یان توێژینەوەیەکەکە یان وتارێک نووسێت یان دەڕوات بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیەکە لە یەکێک لە کەناڵەکان لەسەر کاروبارێکی پەروەردەی حتماً ئەم مامۆستایان خۆی بۆ ئامادەکە. هەموو ئەوانە لە دوجارە لە قۆناغی زانینەوە، لە قۆناغی معلومەوە دەبنە قۆناغی کۆزانی، دەبنە معریفە. بۆیە معریفەیەکی فراوانتر، توانایەکی باشتر، توانستێکی باشتر، مامۆستایەکی کارامەتر، لێهاتووتر، پەروەردەکارێکی باشتر پێگەێنێت. کاتێک کە ئەمەشمانە بێت پرۆسەی پەروەردە پێشەکەوێت. هەموو ئامانجە سەرچێکەمانەوەیە گەشەپێدانی توانای مامۆستاکانمان ڕەنگدانەوە و کاریگەریەکە بێت لەسەر وەرچەرخان و گەشەپێدانی پرۆسەی پەروەردە. سپاسی هەموو قوتابخانانە کەم بەشداریان کردووە، سپاس بۆ بەڕێوەبەرایەتی دڵنیایی جۆری لە هەولێر و هەموو ئازیزانەی کە هانی قوتابخانانەدا بەشداری ئەم پرۆسەیە بکەن و سپاس بۆ مامۆستا ژیان وەکو بەڕێوەبەری گشتی ستافەکەی کە ئەمڕۆ ئەم مەراسیمەیان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی دڵنیایی جۆری سەرپەرشتیکردنی وەزارەت ئامادە کردووە بۆ ڕێزلێنان لەو قوتابخانانەی کە لە ساڵی خوێندی 2024-2025 پرۆسەی زانستخوازی بەردەوام هەمووی مامۆستایان ئەنجام بدەن. بە هیوای کاتێکی خۆش. بە دروستکردنی ژینگەیەکی ئارام، هاوکاری و هاندەر، مامۆستایان هاندەدەن بۆ گەشەپێدانی توانای زانستی و پیشەیی خۆیان. ئەم ژینگەیە هۆکارێکی سەرەکیە بۆ ڕاهێنان و سەرکەوتنی پەروەردە.